لە یەکەم یاری و لە نێو یاریگاوانەرانی ڕانیە میوانداری دەربەندیخانی کرد و یارەکەی لێ بردەوە و سێ خاڵی گرنگی یارەکەی بەدەستێنا. لە یەکەم یاری خولی نایەبی کوردستاندا لە ناو یاریگا و هاندەرانیدا یانەی ڕانیە میوانداری دەربەندیخانی کرد و یاریەکەی لێبردەوە. لە دەستپێکی خولی نایەبی کوردستان یانەی ڕانیە بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەستی پێکرد. ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون. لە سەرەتای یاریەکەدا هەردوو لە بەهێرشبردن دەستیان پێکرد و دەیانویست دەست پێشخەری بکەن. لە جێمی یەکەم یاریەکەدا هەردوو لە چەندین هێرشی یەک لە دوای یەکیان کردە سەر گۆڵی یەکتر، بەڵام هەوڵەکانیان بێ ئاکام بوو. لە جێمی دووەمدا بە هەمان شێوە هەردوو لە هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. لە سەرەتای جێمی یەکەمدا لە خولەکی 55 یاریەکەدا ناوبژیوانی یاریەکە لێدانێکی سزای بۆ ڕانیە هەژمار کرد، بەڵام محەممەد دەکانۆ نەیتوانی گۆڵ تۆمار بکات. دواتر یاریزانانی ڕانیە باشتر دەردەکەوتن و توانیان لە خولەکی 60 یاریەکەدا لە ڕێگای ئارام بابانی گۆڵێک تۆمار بکەن و پێش بکەون. پێش کۆتایی یاریەکە لە خولەکی زیادکراودا ڕانیە گۆڵێکی تری تۆمار کرد لە ڕێگای چالاک سەرکەوتەوە و ئەنجامەکەی کردە 2 هێندە. هەوڵەکانی یاریزانانی دەربەندیخان بۆ یەکسانکردنەوەی یاریەکە بێسوود بوو. تا کۆتایی یاریەکەش ئەنجامەکە بەم شێوەیە مایەوە و 2-0 لە بەرژەوەندی ڕانیە کۆتایی پێهات. یانەی دەربەندیخانیانەیەکی زۆر بەهێز بوو، ڕاهێنەرێک و یاریزانی زۆر بەسبوونیان هەیە. یاریکردن لە دژیوان زۆر سەخت بوو، بەڵام یاریزانەکانمان بە پاڵپشتیەوە هاندەرانە بەڕاستی نازانم چۆن وەسپیان بکەم. یعنی شتیوا جاریەکەمە بینم هاندەر بەو شێوازە تاوەکو ئاخیر خولەک نەوەستی لۆهادانیانەکەیان ئەکیدە و برنەوەی بەشێکی زۆری ئیوانە و پیرۆزیان بێ. بەدڵنیاو یاری دەستپێک هەر قورسە بە تایبەتی لە شاری ڕانێ و لە بەردەمە هاندەرانە، چونکە ئێمە کۆمەڵی یارزانمان هێناوە بە تایبەتی گەنجەکانمان تەجروبەیەکەمان لە خولی نایەبی یاری بکەن. بێگومان جێمی دووەم کە بە قەنەعاتی من 10 دقیقی نەبوو، نیو سەعات زیاتر یاریزانی ئەوان ئەمە ڕۆژە دەرەوەیکە ئەو ڕۆژ ئەوە هات هەموو یاریزانەکان لە ناوخان بەرداوە، یعنی 10 دقیقی نەکراوە جێمی دووەم. میتم من نازم جەمالەت یاری لەکوێیە. یانەی ڕانیە لە یەکەم ئەزمموی خۆیدا لە خولی نایەبی کوردستان لە ناو یاریگا و هاندەرانیدا توانی دەستپێکێکی باش تۆمار بکات و 3 خاڵی یاریەکە بەدەست بهێنێت. یانەی دەربەندیخانی میوانیش یەکەم یاری خۆی بە شکست دەست پێکرد و بەبێ خاڵ گەڕانەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.